ماوەی 3 ساڵە لە ناحیەی فەیدیە لەسەر ئاوی بەنداوی مووسڵ گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ماسی لەسەر ئاستی هەرێم و عێراق بە ناوی پرۆژەی بەرهەمهێنانی ماسی دهۆک دروست کراوە. ئێستا لە قۆناغی یەکەمدا ساڵانە نزیکەی 1000 تۆن ماسی بەرهەم دەهێنێت کە نزیک بووەتەوە لە پڕکردنی پێداویستی ناوخۆی دهۆک. پرۆژەی بەرهەمی ماسی دهۆک یەکێکە لە پرۆژە ستراتیژیەکان و چاواوکاری بەرهەمی کشتوکاڵیە لە هەرێم کە لە ئێستادا زیاتر لە 500 دەرفەتی کاری بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ هاوڵاتیان ڕەخساندووە. تەکنەلۆژیایەکی پێشکەوتوشی تێدا بەکارهێنراوە و ساڵانە نزیکەی 1000 تۆن گۆشتی ماسی بەرهەم دەهێنێت. شکری عومەر بەڕێوەبەری پرۆژەی بەرهەمی ماسی دهۆک دەڵێت پرۆژەکەمان گەورەترین پرۆژەی بەرهەمی ماسیە لە هەرێمی کوردستان و عێراق کە لەسەر ڕووبەری 229 دۆنم دروست کراوە. پرۆژەکە لە 4 بەش پێک دێت: هەڵهێنەری ماسی، تاقیگە، حەوزی خۆڵ و قەفەزی ماسی. بەڕێوەبەری پرۆژەی بەرهەمی ماسی دهۆک دەشڵێت ئامانج لە دروستکردنی ئەم پرۆژەیە ئەوەیە بتوانن خواستی ناوخۆی دهۆک پڕ بکەنەوە و ساڵانەش پلانی فراوانکردنی پرۆژەکەیان هەیە بە شێوەیە کە هەموو وەرزێکی ساڵ ماسییان هەبێت. بۆ ئەم ساڵ 1000 تۆن گۆشتی ماسییان بەرهەم هێناوە و ساڵانە ئەو ڕێژەیە زیاد دەکەن. لە ئێستادا زیاتر لە 1,500,000 پەنجەماسی لە ناو پرۆژەکەدا هەیە. وەکو خاوەنەکەی دەڵێت یەکێک لە گرنگیەکانی ئەم پرۆژەیەش ئەوەیە کە دەرفەتی کاریان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ نزیکەی 500 کەس ڕەخساندووە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی پارێزگای دهۆک، خەڵکی دهۆک ساڵانە پێویستیان بە زیاتر لە 4000 تۆن ماسی هەیە بۆ خواردن. ڕێدیر سدقی بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە دهۆک ئاماژە بەوە دەکات بێجگە لە ئیدارەی سربەخۆی زاخۆ ساڵانە پارێزگای دهۆک بۆ پڕکردنەوەی پێویستی ناوخۆ پێویستی بە 4500 تۆن گۆشتی ماسی هەیە. نرخی 1 کیلۆ ماسی برژاو لە میوانخانەکانی دهۆک لە نێوان 14 تاکو 16,000 دینارە و ڕۆژانە هاوڵاتیان بۆ خواردنی ماسی سەردانی چێشتخانەکان دەکەن. بەپێی ئاماری وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێم 332 پرۆژەی حەوزی بەخێوکردنی ماسی لە هەرێم هەن. 310 حەوزی خۆڵی، 11 حەوزی کۆنکرێتی، 11 حەوزی قەفەسین. بەرهەمی ماسی لە هەرێم ساڵانە زیاتر لە 3500 تۆن ماسیە. هەرێم پێویستی بە نزیکەی 80,000 تۆن ماسیە لە ساڵێکدا تا بگاتە ئاستی خۆبژێوی.